بەڵێ ژینۆ سلااوت لێبێت من لە هەرسێک هۆڵی جیاکردنەوەی دەنگەکان بۆ کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان ئەوەی کە تێبینی بکرد چەند ناوێک ئێستا من نووسیومە چەند ناوێک لەوانە زۆر دەخوێنرانەوە تا دەنگێکی زۆریان تا ئێستا بەدەستی نامە بڕی ئێستا توانین بڵین 105 106 تا 107 دەنگەکان جیاکراونەتەوە ئەگەر گەیشت بێتە 110 بۆیە ناتوانین بڵین ئەمە ینی کۆتایی بەڵام سەرەتایکی باشە بۆ ئەو ناوانەی کە ئێستا پێشەچیان دەخوێنمەوە ئوێت خۆشناو ئامینە زیکری ئاراس حەسۆمیرخان ئیسماعیل حاچێک ئەشواق جاف ئەڤین هەروری بێگومان ئەمە بە تەسەلسولی ئەبجەدیە نەک بە ڕێژەی دەنگ بارام عەریف یاسین سیدات بارزانی سیروان بارزانی نەجات عەلی و نەوزاد هادی عەلی تەتەر محسین گەردی و ئومێد سەباح بڵند ئیسماعیل و عەبدولواحید ڕوانزی و پشتوان صادق و سەربەست لەزگین و عەبدولخالق باپیری و نوری شنگالی ئەمانە بەپێی حروفی ئەبجەدی و تا بەپێی پیتەکانی ڕیزبەندی ناوەکانم نووسیوە نەک بەپێی بەدەستنانی دەوچکۆ تێیدا هەیە ڕەنگە دەنگەکانی لەوانی دیکە زیاتر بێ بەڵام ناوەکەی لە دواتر داهاتۆ من ئێستا لەگەڵ یەکێک لە کاندیدەکان گفتوگۆ دەکەم کە زۆر ناوی دەهێنرێت لەنێو هۆڵەکانی جیاکردنەوەی دەنگەکان ئەویش کاگومێت خۆشناوە کاگومێت بفەرمووی تێرە وەزعت باش دەبینم بە خۆت چۆن دەبینم وەڵام من وەزعی کۆنگرە باش دەبینم لە هەموو ڕۆکانەوە بێشک بەخۆشم هەر ئەو چەند ڕۆژەش پێشتریش کە ئەوە بووم هەمیشە باوەڕم هەبووە بەوەی کە هەموو ئامانجەکانمان سەرکەوتنی کۆنگرەکەمانە بەڵام باوەڕم بەخۆشم هەبوو کە فیدباکەکەم وەردەگرتەوە باش بوو تا ئێستا باشە کە خۆت هاتە دەرەوە ئێستا نوێنەرەکانت لەوێن هێشتا متابعی جاکردنەوەی دەنگەکان دەکەن بەڵێ بەتاکید لە هەموو لە هەر سێ محەتەی کە کارەکانی تێدا دەکرێتن خەڵکێکی زۆر هەیە کە لەگەڵ ئەوەی تیمەکان بە دروستی کاری خۆیان دەکەن خەڵکێکی شێوێ متابعە دەکاتن باشە ینی بە شێوەیەکی گشتی جیاکردنەوەی دەنگەکان ینی ئەو شێوازەیە کە ئێوە دەیبینن کاگومێت پێت وایە لە دوجاردا کەسێک بتوانێت گلەی بکات لە شێوازی پێشەمە شتێک ینی هەرسێ ڕۆژی کۆنگرە لە سێ مانگ کە ڕۆژی پێنجشەممە و جومعە و ئەو ڕۆژ شەممە بەردەوام بوو هەموو ئەو بەرنامانەی کە داڕەشرا بوو کۆنگرەیەکی نەوعی لە هەموو ڕوێکەوە لە ڕووی مەنهەجیەتەوە لە ڕووی پێداچوونەوە بە پەیڕەوەوە لە ڕووی پرۆگرامەوە لە ڕووی راپۆرتی سیاسی و سکاڵاوە و تەنانەت لە شێوازی بربژێرکردنەکانیشدا هەموو پلانەکان و بەرنامەکە بە سەرکەوتووی بەڕێوە چووە پارتی لە ڕووی مەنهەجێتەوە و هەروەها لە ڕووی پەیڕەوە کۆمەڵێک گۆڕانکاری لە ئۆرگانەکانی خۆی کردیا بۆ یەکەمین جاریشە ینی عادەتەن لە کۆنگرەی ئەحزاب لە سەرو لە بۆ خوار و پرۆگرام و پەیڕەوەکاندا دەڕەشترێتن بەڵام ئەو جارێ پێچەوانە کراوە پارتی ماوەی بێشک مەعانات لە خوارەیە نەتیجەی سەرکەوتن لە خوارەیە نەتیجەی شکست لە خوارەیە و کاری ڕۆژانە و بەردەوامی لەگەڵ ڕایەلەی پەیوەندی لەگەڵ جەماوەر لە خوارەیە پارتی و بتایبەت جەنابی سەرۆک هەمیشە تەقدیر لە بۆ خوارەوەدا دەدرێتن هەمیشە ڕەئی ئەوان لەلای تەقدیری هەیە هەوڵدرا پەیڕە و پرۆگرامەکە ئەوان لە ناو عەمەلی ئیشەکاندا بوون سەرنج و تێبینیەکانی ئەوان هاتە سەر و دوازار ڕێکخراوە و دەبێتە ئایندەی پارتی تێدا کەواتە لەم کۆنگرێدا درکتان بۆ کرد کە ئێوە لە پەرلەمانی کوردستان ڕاستە زۆرینەن لە پەرلەمانی عێراق زۆرترین کورسیتان بەدەستێناوە لە حکوومەت زۆرترین پۆستان لەلایە بەڵام ترکیشتان بۆ کرد کە خەڵکێکی ڕەنگە هێشتا چاوەڕێی زیاترتان لێ بکات وەگلەیی هەبێ و ناڕەزایی هەبێ بێشک خەڵکی کوردستان ئەوانەی پارتیژ نینە چاوەڕوانیان لە پارتی هەیە پارتی وەکو هێزێک کە قوڵاییەکەی لە ناو مێژوودایە ڕێگەکەی لە ناو ڕێگەکی مێژووی بەهێزی لە خاچی کوردستان و خەڵکی کوردستانەوە هەیە و لەگەڵ هەموو ئەوانەشدا مەدرسەیەکی مۆرال بەرزی ئەخلاقی نیشتیمانی نەتەوەییە و بە بەردەوامی لە پەیڕە و لە پرۆگرامی خۆیدا لە پێناسەی خۆیدا بە سوودوەرگرتن لە کەلەپوری بارزانی نەمر بە تەوزیفکردنی لەگەڵ بابەتە نیشتیمانی و نەتەوەییەکان لەگەڵ هەموو ئەوانەشدا پارتی ڕێبەرێکی هەیە مەرجەعێکی هەیە سەرۆکێکی هەیە کە ڕوئیاکانی ئەو و هەنگاوەکانی ئەو یعنی ئەگەر دیقەت بدێ لە ناو خۆی پارتیشدا لە پارتی گەورەترە لە پارتی دنیا بینیەکانی فراوانترە و بۆشە هەر ئەو سیاست و ستراتیژیەتە ئەساسیانەی کە بنەمای ئەساسی هەنگاوەکانی پارتی کردەوەکانی پارتی پەیوەندیەکانی پارتی
منهجەتی پارتی ڕنگدانەوەی لە ڕۆیای سەرۆک بارزانیەوە دەرکەوتووە لێە خەڵک بڵێ نەخەڵکی پارتی چاوەڕوانی زیاتری هەیە ئێمەش ئومێدمان وایە بەو ئامانجانەش کۆنگرەکەمان لەگەڵ ئەوەی دواکەوتیە بە هۆکارەکانی شەڕی داعش و بە هۆکاری کێشەکان و لە نەتیجەدا دواتریش کۆڕۆنا بەڵام لەگەڵ دواکەوتنەکەی بە حەماسەتێکی زۆرتر بە خوێنێکی تازەتر بە بەرنامەیەکی باشتر ئومێدمان وایە لە ژێر فەرمانەکانی سەرۆک بارزانی زۆر بە گەشتبینیەوە ڕاستی ئێستا حیزبی ڕەقەم یەکین زۆرینەی پەرلەمانین و لە حکوومەت وەکو باست کرد پۆستە گرنگەکان و باڵەکانمان لەبەردەستدایە بەڵام ئەگەر بە دیقەتیشەوە ئاور بدەینەوە نە ئەو مێژووی پارتیە بەتەنیا نە ئەوە لە چاوەڕوانیەکانی خەڵکە لە پارتی ئێمە چاوەڕوانیمان زیاترە دەبێت پارتی لەوە باشتر بین بۆ ئومێدەی ئەو جوابم کە باز لە ڕۆژانی دوای کۆنگرە دەکەین ئێمە بە تاکید پارتی بەیانی لە ئەمڕۆ باشترە کۆنگرەکە بۆ ئاماڵێنە بە تاکید وایە لە ئەو کۆنگرەیە ڕنگدانەوەی لە سەکارەکانی پارتی دەبی بەیانیمان لە ئەمڕۆ باشترە و ئومێدمان وایە بۆ ئومێدەوە هەنگاو دەهاوێژین کە ئێستا ئێمە ڕەزامەند نین ڕاستەوەی وەکو پرسیارەکەی جەنابەت باسی پۆستە باڵەکان و زۆرینەی پەرلەمانت کرد بەڵام ئەگەر بە دیقەتەوە بە ویژدانەوە دیقەت بدەینێ پارتی لەوە زیاترە کە ئەوەی ئێمە بەدەستمانینەیە پرسیار بکەم کاتێک لە ژوورەوە دەبینی ئەوەندە ناوە دەخوێنرێتەوە هەست بەچی دەکەیت وڵی ئەمن لەبەرەوەی لە منداڵیەوە لە قوتابیان و لاوانەوە لە کۆنفرانساتەوە و لە چەندین کۆنگرەی لاوانەوە تا گەیشتنم لە پلەی ئەندامەتی تاسکرتێری هەمووی بە کۆنفرانس و کۆنگرە بووە و دوو هەڵبژاردننی سەرتاسەریش بەشداریم کردیە کە ڕاستەوخۆ لە زاخۆ تا خانەقین خەڵک دەنجی پێماندایە بێشک ئەوانە هەموو زۆر جیاوازەوە مەحەتەیەکی زۆر گرنگە لە ژیانی من ئەندامبوونم لە کۆنگرە مەحەتەیەکی گرنگە ڕەزامەندبوون لەسەر خۆکاندیدکردنم لەلایەن جەنابی سەرۆکەوە مەحەتەیەکی گرنگی ژیانی منە بەدەستهێنانی متمانەی ئەندامانی کۆنگرە مەحەتەیەکی گرنگی ژیانی منە بە تاکید دڵخۆشم بەڵام لەبەر ئەوەی لێ ڕاهاتیمە هەمیشە بە زۆر ئەو چەند ڕۆژەژ ینی زۆر برادەرباسییان دەکرد ینی دەیانگو زۆر ریلاکسی نەتیجەکرد لەلایە من باوەڕم بەوە هەیە کە ئەو وێستگانە وێزگەی وەرگرتنەوەی بەرهەمە و باوەڕم بۆشێ ئەوانەی کە پشتیوانیان دەکردم چیە بوون ئەوە معنویاتێکی زۆر گەورەیە زۆر سپاس بۆ جەنابتان بڵێ ژینۆ وەک باسم کرد ئەم ناوانەی کە خوێنمەوە لەسەر ڕیزبەندی بوو واتە لە ئەلفەوە تایە نەک لەسەر بنەمای ئەوەی کە چێت لەم لیستەی کە خوێنمەوە زۆرترین دەرجێناوە لە بەرەوەی ڕەنگە کەسێک کاندیدێک دەنگێکی زۆرتری هێنابێت لەوانەی کە لە پێشەوە ناوم هێناون بۆ بەڵام هێشتاش زۆری ماوە و شەوێکی درێژمان لە بەردەمدایە بۆی بزانین ئەوانەی کە تا ئێستا دڵخۆشن بە ئەنجامەکان تا کۆتایی هەروە دەبن خود ئەوانەی کە تا ئێستا ئەنجامەکان کە دەرکەوتون نیگەرانیان بەسەر ڕوخساریانەوە دیارە وەکو نیگەرانی بۆەوەی کە حەزەکەن دەربچن بەڵام هەمویان کۆکن لەسەرەوەی کە سەرکەوتنی کۆنگرەی پارتی دیموکراتی کوردستان کۆخۆیان ئاماژە بۆ دەکەن لە هەموو شتێک بۆ ئەوان گرنگترە و پەیامەکانی سەرۆک بارزانی بۆ ئەوان لە هەموو شتێک گرنگترە بەڵام پێشکەش حەزەکەن کە خۆیان دەرچن